سەبارەت بە خستنە خوارەوەی درۆنە تووچەکە لە کەرکووک زانیاری نوێتان پێ ئەڵێم. لە گوندێکی هەولێریش خانەوادەیەک لە ماوەی کەمتر لە 3 مانگدا 3 کوڕیان لەدەست داوە. سڵاوتان لێبێت. درۆنەکانی تورکیا هەر لە سنوورەکانی هەرێمی کوردستان بردومان ناکەن. ئەوە تا ئەمڕۆ درۆنێک لە ناو جەرگەی کەرکووکەوە و لە گەڕەکی تسعینی عەرەب نشین کەوتە خوارەوە، بەڵام باش بوو کەسی نەکۆشت. ئۆپەراسیۆنەکانی کەرکووک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە، ئەڵێن درۆنەکە تورکیە و لە جۆری ئەنکایە. سەرچاوەکە ئەڵێت یەکەم جار بە پێی پرۆتۆکۆلی بەرگری ئاسمانی یەکەم جارە بە مەبەستی ئاگادارکردنەوە تەقەی لێکراوە، دواتر لە کاتژمێر 25 خولەک لە ڕێی سیستەمی بانستێری فەڕەنسیەوە خرایە خوارەوە. درۆنەکە کەوتە ناو کۆڵانێک و کرێکارێک بە سووچی بریندار بوو کە لە خانوویەک کرێکارەکە کاری دەکرد، بەڵام دار و دیواری چەند ماڵێکیشی تێک و پێکدا. هاوکات ئەوەی ترسناک بوو موشەچێک بە درۆنەکەوە بوو، لەگەڵ پارچە شکاوەکان کەوتە خوارەوە، بەڵام نەتەقیوەتەوە. 1964 وێنەی گرتووە و تیمێکی پوسەڵکردنەوەی بۆمب دەردەکەون موشەکەکە هەڵدەگرنەوە. ئەو گەنجەی دوێنێ لە زەی گەورە لە خەبات خنکاو ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە. 2 مانگ لەمەوبەریش 2 برای دیکەی لە ئەنجامی سووتانی کارگەی غازی نەورۆز لە سنووری هەولێر گیانیان لەدەستدا بوو. ڕووداوی سووتانی کارگەی غازەکە لە ڕێکەوتی 23 پێنجی ئەم ساڵ ڕوویدا. کارگەکە کەوتۆتە سەر ڕێگای هەولێر خوشتەپە. لە ئەنجامدا 2 کەس کە برای یەکتری بوون بەهۆی زۆری ڕێژەی سووتانیان گیانیان لەدەستدا. ئەوەی دوێنێش لە ئاوی زەی گەورە خنکا برای ئەو 2 کەسەی سەرەوەیە. ئەحمەد محەممەد کەسی نزیکی ئەم بنەماڵەیە ئەم زانیاریانەی بۆ 1964 پشتڕاست کردەوە. هەروەها دواناوەندی قۆچە بلباس پرسەنامەیەکی بۆ گیانە دەستدانی عین ڕاحا، ئەوەی کە دوێنێ خنکا بڵاو کردوتەوە بەو پێی کە قوتابی دواناوەندیەکەیان بوو. ئەوانیش ئاماژەیان بەوە کردووە ئەو گەنجەی ئەمڕۆ تەرمەکەی دۆزراوەتەوە برای ئەو 2 کەسەیە کە لە ئەنجامی سووتانی کارگەی غازی نەورۆز گیانیان لەدەستدا بوو. بڕیارەکەی حکومەت بۆ بەگرێ بەسکردنی مامۆستایانی وانەبێژ لای ژمارەیەک وانەبێژی پشتدەر نەبووە جێی دڵخۆشی. ئەوان ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی قەزاکەیان گردبوونەتەوە، ئەڵێن ناومان لە لیستی وانەبێژاندانە. هێمن عەلی نوێنەری مامۆستایانی وانەبێژ بە 1964 وت بەشێک لە مامۆستایانی وانەبێژ ناویان لە لیستی وانەبێژاندانیە و ناویان نەگەڕاوەتەوە. زیاتر لە 100 مامۆستان لە قەزای پشتدەر داوای بەگرێ بەزبوون دەکەن، وەک مامۆستاکانی دیکە بێخواستی خۆیان بەخشراون، سوودمەندیش نەبوون لە بڕیارە و ئێستاش ناڕازین. محمود حەسەن بەڕێوەبەری پەروەردەی پشتدەریش قسەی بۆ 1964 کردووە و ئەڵێت هیچ وانەبێژێک لە لیستی وانەبێژی لا نەدراوە، تەنیا ئەو لیستەی لە وەزارەتەوە گەڕاوەتەوە لای ئەوانە. لیستی وانەبێژانی پارساڵە، ئەوەی کە ئەم ساڵ کاری لەسەر ئەکەن کە لە ناوەندەکانی خوێندن دەوامیان کردووە، ڕوونیشی کردەوە پرۆسەی وانەبێژی بەردەوامە بەهۆی سەفەرکردن و نەخۆشی و هەروەها مۆڵەتی دایکایەتیەوە بەردەوام بۆ شایی دروست دەبێت. ئەوانەشی کە بەم هۆیانەوە ناوەکانیان لادراواتوانن بێنەوە ناو پرۆسەکە. لە کۆی 38,000 مامۆستای وانەبێژ لە کوردستاندا 1000 مامۆستا زیاتر ناویان لە لیستی بەگرێبەزبوونی وانەبێژاندانیە. ئێستا ئەوانیش داوای بەگرێبەزبوون ئەکەن و دەیانەوێت ناوەکانیان بگەڕێنرێتەوە ناو لیستەکان. ئیتر نەخۆشانی جەڵتەی مێشک لە زاخۆ پێویست ناکات چی دیکە بچنە دهۆک. ئەوە تا بەشی جەڵتەی مێشک لە فریاکەوتنی زاخۆ کرایەوە کە نزیکەی ساڵێکە تەندروستی زاخۆ خەریکی کردنەوەی ئەم بەشەن، بەڵام کارەکە زۆر دڵخۆشکەر نییە، چونکە بەپێی زانیاریەکانی 1964 لە قۆناغی یەکەمدا تەنیا یەک تەختیە و توانای وەرگرتن و چارەسەرکردنی تەنیا یەک نەخۆشی هەیە کە تووشی جەڵتەی مێشک ئەبێت. دکتۆر حەسەن عەلی سەرپەرشتیاری بەشی جەڵتەی مێشک لە فریاکەوتنی زاخۆ بە 1964 وت ئەو جۆرە هەبوو چارەسەرانەی هەیە تەنیا لە 4 کاتژمێر و نیوی سەرەتای توشبوونی نەخۆشەکە بە جەڵتە کاریگەری دەبێت، بەڵام ئەگەر هێنانی نەخۆشەکە بۆ فریاکەوتن دواب بکەوێت ئەگەری پەکەوتنی نەخۆشەکە زیاد دەبێت و دەبێت چارەسەری دیکەی پێ بدرێت. وتیشی داوا لە هاوڵاتیانەکەین نەخۆشەکانیان زوو بگەێن لە فریاکەوتن بۆ ئەوەی چارەسەری تەواویان بۆ بکرێت و نەخۆشەکە تووشی پەککەوتن نەبێت، بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.